سپاس دەکەم کاکازانجان. حقیقەت ئەوەیە کە دوای 40 ساڵ لە بوونی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گۆڕینی ڕژیمی پەهلەوی و پادشایەتی لە ساڵی 1979 یەک واقعیەت هەیە. ئەگەر تۆ تۆزێک سرنج بدەی و بە ڕیاڵ بیر لە فکر بکەیەوە و بە ڕیاڵ چاو لە ناوچەکە بکەی، ئەویش ئەوەیە کە بە درێژایی ئەو 40 ساڵەی ئێران ڕاستە کوتوێتی مەرگ بەر شەیتانی بزرگ و ڕاستە شیعاری مەرگ بەر ئەمریکا و ئیسرائیل لەسەر سەحنە ناهێڵین، بەڵام تۆ ئەگە بە واقع چاو لێ بکەیت لە 40 ساڵی ڕابردوودا بۆمان دەردەکەوێت لە ئەنواعی فاکتەردا ئەگەر لە لای یەکیاندا بنین، ئێران یەکێک لە هەرە وڵاتە نزیکەکان و ئەمریکا بووە و یەکێک لە هەر ئەو وڵاتانە بووە کە بەڕاستی بەرژەوەندی ئەمریکایی پاراستووە و نەتەنیا ئەمریکا بەڵکو بەرژەوەندی ئیسرائیلیشی پاراستووە. تۆ سەیر بکە لە ماوەی 40 ساڵدا ئەوەی کە ئێران بوو بە ئەوەی کە ئینقلاب سادر دەکا، شۆڕش دەگوازێتەوە بۆ هەمووی جیهان، شۆڕش دەگوازێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و قودس لە ڕێگای کەربەلاوە دەگرێ. تۆ بزانە ئەم وڵاتە عەرەبیانە چەند خۆیان کۆ کردەوە و بە درێژایی ئەو 40 ساڵە بوون بە بازاڕێکی زۆر گەرمی چەک کڕین بۆ ئەمریکا و بۆ غەرب و بە تایبەت و تەنانەت بۆ ئوروپاش. بۆیە ئەوەی کە ئێمە چاو لە ئەوە بکەین کە بە مێژوو و شتێکی مێژوویە دوژمنایەتی ئێران و ئەمریکا، من لەگەڵ ئەو بۆ چوونە نیم. دوژمنایەتی ئێران و ئەمریکا دوژمنایەتێکی تاکتیکە، زۆر زۆر تاکتیکیە. ئەویش ئەوەیە کە ڕاستە ئێستا 40 ساڵە شتێکی سەیر و عەجایب نەگۆڕاوە لە ئێرانەیە، بەڵام ئایا ئەو سیاسەتانەی ئەوڕۆ ئێرانەیە ئایا ئەکسپایر نەبوون؟ ئایا وەختی وەی نەهاتۆ دوای 40 ساڵان ئەمریکا سەرمایە گوزاری لە ناوچەکە و سیاسەتی گشتی ئەمریکایە لە ناو ئەمنی قەومی ئەمریکایەدا ئایا ئاڵوگۆڕی بەسەر هاتووە؟ ئەمن لەوەیدا پێم وابێت ئەمڕۆکانە ئەمریکا ڕاستە گەیشتۆتە ئەو قەناعەتەی بە تایبەت لە سیستمی کۆماری خوازەکاندا هەمیشە و دایم وا بۆ بە درێژایی مێژوو کە کۆماری خوازەکان زۆرتر ئیقتداری دەرەوەی ئەمریکایە و جیهانیان مەبەستە و دیموکراتەکان زۆرتر سرنج دەدەنە سەر کێشەی ناوخۆ و خوشکگوزەرانی ناوخۆ و مەسەلەی زەریبە و ماڵیات و ئەو جورە شتانە. بەڵام کۆماری خوازەکان هەمیشە و دایم پێیان خۆشە پاڵەوانی دنیایە بن، پێیان واشە قولدوری دنیایە بن، پێیان خۆشە کە دەسەڵات لە دنیادا و لە دەرەوەی ئەمریکادا هێژمۆنی و ئیقتداری خۆیان بچەسپێنن. بۆیە ئێستا دوای ئەوەی کە 8 ساڵ بە نەرمی ئۆباما بەڕێی کرد و 8 ساڵی ئارام هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سیاسەتی دموکراتەکان و بە تایبەت لە نێو دموکراتەکانیشدا شەخسی ئاغای ئۆباما گەیشتۆتە ئەو قەناعەتەی کە ترامپ لە هەڵبژاردندا کۆمەڵێک وعدی بە دەنگدەرانی خۆیدا. ئەمڕۆ ئەو ترامپ دەبێت جا بە تویت بێ، بە لێدوانی سەریع بێت، دەبێت ئەو جمهوری خۆی بپارێزێت، چون لە بیرمان نەچێکە ئینتیخاباتی ئەمریکایە دووبارە بە زوویی دەگاتێ، هەر ساڵ و نیوێک 2 ساڵی ماوە و ئەو جارەکانە ترامپ بە تەمایە دەورەیەکی دیکە حتمەن بیباتەوە. نەک تەنیا ترامپ، بۆ خودی کۆماری خوازەکانیش بردنەوەی 2 دەورە لە سەریەک زۆر 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 حیاتی و ئابرومەندانەشە. بۆیە ئەمن پێم وابێ کە ئەوان بەشێکی زۆری لەو هاڵت و هاوارەی بۆیە دەکەن کە ئێرانێ بخەنە سەرچۆک، نەک ئەوەی کە خۆیان لە قەرەی شەڕێکی زۆر گەورەی منطقەیەکی جیۆپۆلیتیکی وەکو ئێرانێ، لایەک تورکیەیە کە ئەندامی ناتۆیە، لایەک ئەفغانستانە کێشەکەی حەل نەبووە، لە هەمووی گرنگتر تازە مەسەلەی عێراقێکە لە شەرق و لە ڕۆژهەڵاتی ئێرانیە، لە ڕۆژاوای ئێرانیە ئێستات بە تەواوی دابین نەبووە. مەسەلەی عێراقێ گەلێک مهمە. بۆیە ئەمن پێم وابێ خۆ لە شەڕدانێکی فرەجە ئەوە بەڕاستی ڕەنگە زەحمەت بێ، بەڵام من دەڵێم وەکو سیاسەتەکانی ساڵی 79 ئەمریکایە ڕەنگە ئەمریکا چاوەڕێی وەی بێ ئەو کە لە دەرەوە ڕافشار دێنێ بۆ
بۆ ئەمریکایە چاوەڕێ کۆمەڵانی خەڵکیش لە ناوەوە بجوڵێن بە ئومێدی وەی کە ئەمریکایان لە پشتە. حقیقەت ئەوەیە ئەو ڕۆکانە ئەگەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە قووەت بێت لە ناو سەحنەدا بێت و کارایی هەبێت و بجوڵێت و کۆمەڵانی خەڵک یەکگرتوو بکە بەرنامەیان بۆ دابنێت و خۆیان دەنێ و خۆیاندا یەکگرتوو بن ئۆپۆزیسیۆنی ئێرانێ ڕەنگە ئەمریکا ئەوەی پێخۆشتر بێ بەڵام ئەو ناتوانێت وەکو باری شەرعی دنیاە وەکو باری مافەکانی جیهانی ئەوانە ئەمریکا ڕەنگە نەیهەوێ ئاوا مستەقیم تەداخل لە ئەموری داخلی وڵاتی ئێرانێ بکە بەڵام بەڕێی پێیدا خۆش نییە ئێستا کونێ کە کۆمەڵانی خەڵک لە تاران و تەورێز و ئیسفان بجوڵێن ڕاپەڕی بکەن کە بەڕێی من ئەوە باشترین گزینەیە باشترین انتخابە بۆ ئەوەی کە ئێمە دنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو دنیا لە کۆڵ حکوومەتێکی دیکتاتۆری وەکو کۆماری ئیسلامی ببینەوە چونکە بەڕاستی ئیتر هەموو دنیا دەزانێ ئەم ئەگەر دەنگی من دێتە لای تۆ کاگالی پرسیارەکەم ئەوەیە دەوترێت کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەگەر نەتوانن کۆدەنگیش بن بەشێکی هۆکارەکە ئەوەیە ئۆپۆزیسیۆن لەگەر لە هەر لەحزەیەکدا بەهێز بێ لەو لەحزەیەدا بێهێزە کە ئێرانەکان یاخود ئێران لەگەڵ ئەمریکا تێکی دەدا دەوترێت کە تەعاتوفی خەڵک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا و نەهێشتنی خستنی ئێران هەیبەنەی ئێران لە ناوچەکەدا بەهێزە هەر بەڕاستی وایە ئێرانەکان لەمەدا بەدەنگ دێن بەرامبەر بە ئەمریکا و پشتگیری لە ئێستای حکومڕانان دەکەن؟ نا ئەمن بە عەکسەوە بیر دەکەمەوە پێم وابێ کۆمەڵانی خەڵکی ئێران و بە تایبەت ئەو ئۆپۆزیسیۆنە نەخۆشەی کە هەمانە بە گەشتی بەعام پێم وابێ زۆرتر چاوەڕێی ئەوەن کە بزانن ئایا بەڕاستی متمانە بە ئەمریکا دەکرێت ناکرێت ئەمریکا تا ئەو لەحزەیەش کە من و تۆ قسە دەکەین سینگناڵێکی وای نەناردۆ بۆ خەڵک کە خەڵک دڵنیا بێ کە ئەمریکا سوورە لەسەر گۆڕینی حکوومەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێراندا ئەمن پێم وابێ ئێرانیەکان ئەگەر ئەو شۆ دڵنیا بن کە ئەمریکا بەڕاستێتی و ئەمریکا بەڕاستی ڕادەوەستێت لە پشت گۆڕینی حکوومەت ئەوان دڵگەرمتر دەبن خۆیان ڕێک دەخەن و دێنە سەرجاددا کە بەڕێی من ئەوە باشترین گزینەیە بەڵام بۆچی ترامپ ناوێرێ خۆ لەوە بداکە مەسیجێکی شەفاف مەسیجێکی ڕوون مەسیجێک کە خەڵک متمانەی پێ بکە بیدا بە کۆمەڵانی خەڵکی ئێران ئەوە پێم وابێ هەر لەوە دەگەڕێتەوە کە ترامپ هەمومان دەزانین کەسێکی سیاسی نەبووە کەسێکی بازرگانە دەیهەوێت لە تەریقی هێژمونی بازرگانیەوە سەرۆکی کۆریای باکوور بێنێتە ژێرچۆکی خۆی سەرۆکی مەلاکان لە تارانێ بێنێتە ژێرچۆکی خۆی و ئەمە خۆڕاستە ئەدمینستریشنی ئەمریکایە سیاسەتی ئەو ڕۆسپەینی و دوا ڕۆژی ئەمریکایە دیاری دەکا بەڵام لە بیرمان بێ کە ڕئیس جمهور سەرۆک کۆمار لە ئەمریکایە دەسەڵاتێکی یەکجار زۆری پێیە تەنانەت دەتوانێت حەقی وێتۆ بەکاربێنێ لە کۆنگرێس لە سنا لە حەوی ئەوانەدا بۆیە سیستمی ئەمریکایە ئێمە بمانەوێ نەمانەوێ ئەگەر بڕوامان بە تئۆری موئامرەشە بێت دەبێ ئەوە ڕعایەت بکەین و ئەوەمان لەبەرچاو بێت کە سەرۆک کۆمار دەتوانێت بڕیاری نەهایی بدات. زۆر سوپاس دەکەم هەر لەسەر بابەتی ئەوە دەمێنمەوە یعنی گریمانەکانی ڕوودانی جەنگ بەڵام مەبەستم بۆ بزانم لە ئەگەری هەر ئاڵوگۆڕێکدا لە ئەگەری جەنگ یان ڕێکەوتن لە نێوان ئەمریکا و ئێران کورد چ قازانجێک دەکات قەزەی کوردی چی لێدە یان چ زیانێک دەکات بە هەردوو دیوەکەدا حتمما جۆت لە قسەکانی کاک محەممەد بوو دواتر دەمەوێت سەرنجی تۆش سەربار بکەم بەڵام وچانێکی کورتم هەیە لە پاژەوە قسەکانت وەردەگرم کاگەلی بەڕێزان وچانێک و گفتوگۆکەمان بەردەوام دەبێت. تاوتوێ بە سپۆنسەری کۆڕەک تلیکۆم بەردەوامە.
دووبارە ستاڵتان لێبێتەوە بەڕێزان من لە گفتوگۆکەم بەردەوام دەبم دەچمە لای کاک عەلی ئەو کات پرسیارم کرد لەسەر داهاتووی کورد لە ناوچەکەدا لە هەردوو گریمانەکەدا جەنگ ئاشتی ڕێکەوتن ئێمە قازانج دەکەین یان نا؟ پرسیارێکی زۆر زۆر گرینگە با ئێمە واقعی بیر بکەینەوە. ئەگەر کورد یەک نەتەوەبایە و کورد لە یەک وڵات دابایە لەو شەڕێدا دەمانتوانی هەڵی بژێرین یا بە شانس یا بە لێکدانەوە یا شێرناخەت کە ئەو بەرێ دەیباتەوە یا ئەو بەرێ دەیباتەوە. بەڵام یەک شتان لەبیر بێ لە شەڕێکی ئاوە ناوچەییدا لە شەڕێکی ئاوە گەورەییدا کە ئەگەر بکرێ من پێم وانێ دەکرێت جارێ ئەگەر بکرێ لە شەڕێکی ئاوادا بەرە هەیە بەرەیەک ئەو لایە بەرەیەک ئەو لایە زۆر بەداخەوە هەر جۆرێکی بێ ئەو شەڕە کورد بەرەیەکی هەروە بەردەکەوێ چونکە کورد بە ناشکری نەبێ ئەوە چوار پارچەیە. حەقیقەت ئەوەیە کە ئێمە کە مادام ئاوایە وەسعی جیۆپۆلیتیکی ئێمە ئاوایە وەسعی نەتەوەیی بوونی ئێمە ئاوایە وەسعی سەرکردەکانی ئێمە ئاوایە باشترین شت ئەوەیە کە لە ئێستاوە بریا لە 2013 ئێمە ڕۆیشپای و دوای کەوتپایان سووربای لەسەر کۆنگەرەیەکی نەتەوەیی. کۆنگەری نەتەوەیی ئەوە نییە کە هەردەست بەجێ دەوڵەتی کوردی بۆ تۆ دروستکە بەڵام دەوڵەتی کۆنگەرەیەکی نەتەوەیی یا هاوپەیمانێکی استراتیژیک لە ناوان هەموو ئەحزابی کورد و لە ناوان هەموو پارچەکانی کوردستان حیز نەبێ کۆمەڵێک خەتی سوور دیاری دەکات کە سپەینێ ئەمن لە کوردی ئێران لە ئێرانێدا کە شەڕ بوو پاڵ نەدەم لە تاوی خۆم لە تاوی ئەوەی کە ئێران زوو بڕوخێ پاڵ دەمە شەیتان یا پاڵ دەمە پشکەمە براکانی خۆم لە باشوور یا لە باکوور. حەقیقەت ئەوەیە کە کۆنگەرەی نەتەوەیی یا استراتیژێکی نەتەوەیی ئەو خەتە ئەو هێڵە سوور و سەوزانە دیاری دەکات کە ئێمە دەبێ یەکگرتوو بین. ڕاستە لەسەر ئەرزی واقع وڵاتێک و خاچێکی مەواحید و نەتەوەیەکی مەواحید نین. حەقیقەت ئەوەیە ئێستا ئەو ڕۆکانە ئەگەر شەڕێک ڕووبدا یا هەر ڕووداوێکی دیکە تۆ دەبێ قبوڵی کەی بە تەعەسسوب و بە فشەکەری و بە ئەو جورە شتانە و بێ خۆت بڕازێنێەوە و سەربەخۆیی ئیعلام دەکەم و نازام عەلەوی کوردستان و پێشمەرگە پڵینگە و نازام چی بەوە جێبەجێ نابێ. دەبێ ڕووک و ڕاست بە میلەتەکەمان بڵین تا ئەو دەقیقەیە کورد یەک نەتەوە نییە. کورد نەبووەتە یەکدانە نەتەوەی مەواحیدی واحید دەست دەستی یەکدا بەڵام دەتوانێت بەرەو ئەوە بچێت. ئەگەر ئێستا کە ئێستا شەڕ ڕووی نەداوە لە ئێستاوە ئێمە ئەحزابی کوردی لە فشە و لە مزایدە و لە درۆ و جەلەسە و لە خۆڵ بە چاوداکردنی خەڵک بینە دەرێ و فکرێکی واقعی بۆ دوا ڕۆژ بکەینەوە و بینین ئەو پارچانەی کوردستان ئەگەر لەسەر عەرزی واقعیش نەبوون بە یەک و نەبوون بە دەوڵەت بەڵام بە مەعانات بە یەکگرتوویی بتوانن پێکەوە هاوپەیمانێکی استراتیژ ببەستن کە ئەگەر لە هەموو ئەگەرێکدا ئەوە پلانی ئەی هەیە پلانی بی هەیە پلانی سی هەیە بەداخەوە ئێستا کە ئێمە دانیشتووین سێ بە سێ قسان دەکەین لەو مۆزوعی کۆمەڵانی خەڵکی گوێیان لە بنا ئەمە پێم وابێ ئەمە جارەیە هیچ خۆ ئابادەکردنیەک بوو ئەوە نییە. تەنانەت کوردەکانی ئێران هیچ هەرپیا وایە مێشیشیان لێ میوان نییە. ئەمن دابینم کە دێن لەسەر تەلەڤیزۆنەکانی ئێوە یا ئەوانی دیکە سەرکردەکان قسە دەکەن بەڕاستی تا ئێستا بەڕاستیان نییە کە ناوچەکە ئەمن ناڵێم شەڕ دەبێ یا شەڕ نابێ بەڵام یەک شت دەزانم ناوچەکە ئاوسی کۆمەڵێک ڕووداوگەلی بگەورە زۆر گەورن. ئێمە بۆ ئەو ئاڵ و گۆڕانە بۆ ئەو ڕووداوگەلە دەبێ خۆمان ئامادەکەین چ سەرکردایەتی باشوور چ باکوور چ ڕۆژئاوا چ ڕۆژهەڵات بە تایبەت ئێمە دەبێ فکر لەوە بکەینەوە کە سپەینە براکانمان لە باشوور پێیان وا نەبێ براکان لە ڕۆژهەڵات زەربە لە بەرژەوەندیوان دەدەن چونکە ئێمە بە مێژوو ئەو تەجروبەیەمان هەیە. ئەگەر ئێمە تەقلیدی چاوێک لە مێژوو بکەین و بگەڕێینەوە هەموو جارێ ڕاستە کورد
بۆتە گۆشتی بەردەم تانک و تۆپی زلهێزەکان یا دوژمنانی کورد یا داگیرکەرانی کورد. ئایا ئەتر ئەوە بەز نییە؟ باش نییە دوای 500 ساڵ ئێمە فکرێک بۆوە بکەینەوە کە چیدی کە نەبینە گۆشتی بەردەمی تۆپی وڵاتانی داگیرکەر یا وڵاتانی زڵهێز ناکرێت لە ئێستاوە ئەو سیاسەتەی کە لە ڕۆژاوا کردیان. بەڕاستی منیش هاودەنگم کە لە ڕۆژاوا تا ئێستا کوونێ سیاسەتێکی پاقژیان بەڕێوە بردووە و لەسەر بەرژەوەندی حیزب و ئەحزاب و کەسایەتی نەبووە، لەسەر بەرژەوەندی خودی گەلی کوردستان سیاسەتیان کردووە لە ڕۆژاوای کوردستان. ناکرێ ئێمەش لە باشوور و لە ڕۆژهەڵاتەوە بکەین. لەبیرتان بێکە ئاگری ئەم شەڕە لە یەکەم مەرحەلەدا ڕۆژهەڵات و باشوور دەگرێتەوە، بە تایبەت باشوور کە ئێمە بمانهێوێ نەمانهێوێ حکوومەتێکی دیفاکتۆمان هەیە، نابێ ئەو حکوومەتە دیفاکتۆیە لە دەست خۆمان بدەین. ئایا بەڵام چۆن لەگەڵ بەرژەوەندی کوردانی ڕۆژهەڵات ئەوە گرێ دەدەینەوە؟ ئایا سپەینە باشووری کوردستان کە وەکو نیمچە دەوڵەتێک سەیری دەکەن ئایا لایەن دەگرێت لەو شەڕێدا؟ ئایا لایەنی ئەمریکا دەگرێ؟ ئایا لایەنی عێراق دەگرێ؟ ئایا لایەنی ئێران دەگرێ؟ بەڕێی من ئەوە پێویستی بە هاودەنگێکی گەورە، بە کۆبوونەوەیەکی گەورە و بە کۆنگەرەیەکە کە بۆ ڕووی ئەگەر بتوانی بە کەمتر بە خولەکێگانی وەڵامی ئەوم بدەیتەوە کە بۆچی ئەمە نایبینین دیراسات بەحث و سوزانم ڕسێرچ لەسەر داهاتووی خۆمان لە مەنتیقەکەیە لە ئەگەری هەر ڕووداوێکدا. زۆر بە کورتی بێ سپاس دەکەم. حقیقت ئەوەیە کە هەروەکو کە باسمان کرد کاکە کارزانجان، حقیقت ئەوەیە کە کورد هیما و ئارزوویەکی گەورە و ڕووناک و ئاسۆیەکی تا ئێستا کوونیە بەڕاستی بۆ خۆی دیاری نەکردو. ڕاستە تاچی کورد وەکو خولیا وەکو ئارزوو خولیا و خەون بە دەوڵەتی کوردی سربەخۆی هەمومان ئەوەمان هەیە، بەڵام وەکو سیاسیەکان چونکە بەرژەوەندی شەخصی بەرژەوەندی حیزبی سەروی بەرژەوەندی نەتەوەیی بووە هەر لە بیدایەتەوە لە 60-70 ساڵی ڕابردوو و ئەو تاقمەی کە ئێستا سەرکردایەتی جوڵانەوەی خەڵکی کوردەکەن ئەو تاقمە نین کە دەفکری سەنتەری استراتیژی و دەفکری ئاکادمیای کوردی و ئەوانیان هەموو بۆ زەرق و بەرق دەوێ ئەوەی کە ئەوان ئەساسە لەلایەن چیرفان پڕکردنی خۆیانە. کاتێک کە هەدەف و ئامان چیرفان پڕکردنە چکاری بەوەی داوە کە ئایا سپەینە دوا ڕۆژ لە خەتەری حەملەیەکی گەورەی وەکو ئەمریکایە بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد دەبێ چۆن خۆی بپارێزێت و چی بکە و پەنا بۆ چۆ بەرێت و بۆی کە زەربەی وێ نەکرێت. زۆر سپاس بۆ عەلی کەریمی. سپاس.